اما التلفون لو ما هات وكركتان لحديقة حيوانات بلنك بلا ماري دايوه اما شراس شونا بو تواري تماشا ما کرد يعني بس كركا زور باش نبو اره ولا بس شوين چەند شوێنی بریندار بوو باخوای چەند شوێنی تقریبا ئێرە هەموو بریندارە حتا ئێرە ئەو پشتش لای بریندارە و ئێرەش تۆزە قیچکەیە باشە سەرەتا کە لەگەڵ کێ چوو بوو لەگەر برادارەکانی خۆی لەگەر هاوڕێکەکانی هاوتەمەنی بوونەوە و هەم زۆر سپاسی مام خەلیلیش دەکەم مام خەلیل نەبا ڕاستی زۆر زەحمەت دەبوو صاحب حدیقە حیواناتەکان ئێوە چۆن ئاگادار بوونەوە کە ئەمە ئاگادار چۆن تەلەفۆن لۆمە هات ئەمە ئاگەمە لەیزدەم تەلەفۆن لۆمە هات ئەمە ئاگادار بوون باشە پاش ئەوەی ئێوەیان ئاگادار کردەوە خۆتان چون لەوێ هێناوتانە نەخۆشخانەیان مام خەلیل بردی صاحب حدیقە حیواناتەکە ڕەوانەی خەستەخانەی ڕزگاری کردی باشە لەوێ چی بۆ کرا وەڵا لەوێ عەمەلیاتێکی قوسێنوان کرد عەمەلە لە بۆ دەمارەکەی و لەگەر هێزکەکەی شکا بوو لەگەر دەمارەکەی دەمای ڕێسی پسە بوو دەماری ڕیسی دەمای ڕێسی پێیستا بوو ئەسا الحەمدیلا بەسەرکەتی بە نازعی دەچوو زۆر سپاس بخۆ باشە دواتر گواستوتانەوە بۆ ئەم نەخۆشخانە تایبەتە دواتر لە عەمەلیاتەکە دەرچووم دکتۆری وێندەر بەمەی گۆ جێ نییە جێ چاودێری دەبی چاودێری سڕدابی ئەمەش کۆتی ببەن دکتۆری ئەهلی ئەمەشی ناما لۆ دکتۆری ئەهلی باشە ئێستا دۆخی تەندروستی چۆنە باش الحەمدیلا زۆر باشە بە تەمای خۆی دەتوانێت جوولە بەدەستی الحەمدیلا حارەکەی پێ دەکا ینی جوولێ پێ دەکەم زۆر باش بوو زۆر باشە زۆر باش دوای ڕووداوەکە چی هاتووتە سەرخەت بوو نمونە لە ئیدارەی پارکەکە لەو شوێنەی کە ڕووداوەکە ڕوویداوە چی پەیوەندی پێوە کردو مام خەلیل صاحب حدیقە حیواناتەکە ئەو لەوێن دەربوو زۆر مەمنونینەش زانی زۆر پیاوی چاک مام خەلیل باشە چۆن شێر پەلاماریداوە شێرەکە لەنێو قەفەس نەبوو ناو قەفەسی بوو لە پێش سیمەکە سیمەکی ترەیە ئەوە دوو بووە ئای لەوی کونێکی گسکەیە دەستیا بردی دەژۆری ئەوجا پەلەماریدا بوو پڵنگەکە باشە داواکاریتان چێوە وڵای داواکاریمان زۆر سپاسی لە بۆ دکتۆرەکان دەکەین ئەو دکتۆری عملیاتیان کردیا ئەوەیان کردیا و زۆر لە بۆ مام خەلیل سپاسمان و مام خەلیل و یعنی ڕزگاری کرد ئینە لە بۆ خەستەخانە